ئەوەی تا ئەم ساتە لەسەر موچەی مانگی 4 هەیە بۆتان باس دەکەم. بڕیارە 950 میلیارد بگات و دەست بە دابەشکردنی موچە بکرێت. وردبینی لیستی موچە لە وەزارەتی دارایی عێراق بەردەوامە و شاندەکی تەکنیکی هەرێمیش لەگەڵ لیستی موچە لە بەغدان تا هەر گرفت و کێشێک لە لیستی موچەدا هەبێت دەست بەجێ چارەسەری بکەن. بەپەی زانیاریەکان بڕیارە تا ڕۆژی سێشەممە وردبینی لیستی موچە لە بەغدا تەواو بکرێت. سەرچاوێک لە وەزارەتی دارایی هەرێم بە تیواری ڕاگەیان چاوەڕوانن ناوەڕاست و کۆتایی ئەم هەفتەیە بڕیاری خەرجکردنی موچە لە بەغداوە بدرێت. وتیشی بۆ ئەم مانگە 950 میلیارد دینار لە بەغداوە ڕەوانە دەکرێت و چاوەڕوانن تا پێنجشەممە پارەکە بگاتە دەست وەزارەتی دارایی هەرێم. هاوکات دابەشکردنی موچەی وەزارەتەکانی عێراقیش بڕیارە لەم هەفتەیەدا تەواو ببێت و دواتر تەمویلی موچەی هەرێم بکرێت. وەک سەرچاوەکەی دارایی دەڵێت بە دڵنیاییەوە هەفتەی داهاتوو موچەی مانگی 4 دابەش دەکرێت. وتیشی بە هەماشێوەی مانگەکانی پێشوو دابەشکردنی موچە 5 ڕۆژ بۆ هەفتەیەکی پێویستە، چونکە ژمارە ئەو کەسانەی لە ڕێگەی هەژماری منەوە موچە وەردەگرن زیادی کردووە بۆ سەر و 300,000 موچەخۆر. ئەمەش کاراسانێکی باش بۆ زووتر دابەشکردنی موچە دەکات. بڕیارە 4,000 خانە نشینی نوێژ لەگەڵ موچەخۆرانی مانگی 4 موچەکانیان وەربگرن.